دين سر origin of line spectra بزانين سرچاوه و أصلي line spectra مكان لكيوا دين according to the Bohr model ببي موديلكي بور electron cannot exist in an atom except in certain specific energy levels electron تنها لكيوا وجودها تنها لچند energy level كي دياري كراوا electron وجودها بواتاكي تر electron لبيني state كان لبيني energy level كان وجودي نية. When an electron in an excited state drops to a lower state, the lost energy is emitted as a single photon of light. كاتك electron لستيتي وروجان راوا excited باس باتا ستيتي خوار خوي واتا ستيتي نزمتر لخوي او كاتا انرجي كي ليون ابي ام انرجي بشيوي سنجل فوتونيك تشي اكا ايميجين اكا تو در اباريت واتا شيوي انرجي كا مونوكروماتيك ابي لوي فلينكثام واتا مونوكروماتيك لا كيا لا انرجيا. If the energy of the initial state of the electron is EI اگر باوا دابنين اما energy ستيتي initial من سرتا ايمان ب EI دابنين هو هروها and the energy of the final state of the electron is EF وهروها energy level كوتايش من ب EF دانا then the energy of the emitted photon is given by this relation او كاتا او energy كوا emission اكادر ابري بشوي فوتونات بتوانين بمعادلة حفا دري برين بلين H ميو او طاقي فوتونكي كوا emission اكاتو در ابرت اكاتا انرجي ليفلي سرتاي ناقصا انرجي ليفلي كوتاي بواتاي كتير طاقي او فوتونا is equal to the energy difference between two states اكاتا تجاوزي نيوان انرجي ستيتي او دو ليفلا كإنيشالو فاينلا باشان اما اتوانين ام معادلة صولف كين بو كوي بو ميو فريكونسكي او كاتا تي مان دسكي ام معادلي خوارو مان دسكي سور باساني ام ميو اكاتا يك لسر اتش اي انيشال ماينس اي فاينل ام انيشال اي فاينل ببي لدرجه رابردو اخوان من اما تون اي انيشال مان هبه بتوين بدلالتي اي 1 دريبرن يا اي فاينل مان هي بدلالتي اي 1 دريبرن حتما بيشتر بوم كردون كيك اللي دسكوتكاني بور كوانتايزيشني انرجي بو ليفلكاني تري هيدروجين ببي معادله اي ان اكاتا اي 1 اوفر ان 2 دو كات اللي اني انيشال مان هي ابيتا يك لسر اني انيشال 2 دو طبعا اي 1 مان اي 1 لسر ان انيشال 2 دو اي 1 كمان بهاو بشور قلتوا بو اي فاينل ايش كليره همانه كاتا اي 1 لسر ان فاينل 2 دو او كاتا اي 1 مان بهاو بشور قلتوا اگر ماينس ورقرين لمعادله كاتا ام دوانا شوينيان بيتسوانا دبيتها ابيتا تي ابيتا ماينس اي 1 لسر يك لسر اني فاينل دوجا ماينس يك لسر اني انيشال 20 دو اما هیچ مان نکردو تنها ام انرژی یعنی ایرمان اچ میوکه که همانه یکسان مان کردو بم معادله استا we recall that E1 is a negative quantity قيمته كي نيجاتيفه so minus E1 is a positive بو minus جراي minus لكينوا أكاتو شيء أكاتو بريكي موجب كاتا the frequency of the photon realized in this transition is therefore اسف شيء أدول إنه أم frequency دركين H ميو أنا هكردي أم معادلة أي ميو كاتا إيشكا بدولا دينوان إيتا خوارو بزانين تشيليدي أو كاتا أما معادلة كمان ميو كاتا إي آي initial minus إي final لسر إتش وكاتا minus إي 1 لسر إتش يك لسر إني final دوجا ناقصا يك لسر إني initial دوجا وهروها إما أزانين the frequency is equal to C over mu عفوا C over lambda كاتا إما توين لشويني همو frequency C لسر lambda دانين او كاتا وريك يا خينو دولا دوناني كي بودكين يك لسر لامدا مانا كاتا ماينس اي 1 لسر سي جراني اتش يك لسر ان فاينل دوجا ناقصا يك لسر ان انشال دوجا كاتا جاري كتير ام قيمة انا اگر تعويل كينو اي 1 داني نوبا ناقصا سيانسا بوين شش ناقل جران ناقص بيتا موجب وسيش مان كونستانتي اتش مان كونستانتي كاتا امبرا كاتا ورايد بير كونستانت كبيشتر قيمتها كمان نسيك بوين او نوحو جران دتوان حود متر انفيرس پاشان ئێستا ئەگەر قیمەت کاتە ئەو معادلەی سلایدی پێشووتر ئەگەر هاتوو ئێنمان یەک بێ ئێنی فاینەڵمان یەک بێت زنجیرەی لایمەلمان دەسەکەوێتەوە کە لە مەنتیقی ئەڵترافۆیلێتەوە باسمان کردووە ئەگەر ئێنی فاینەڵمان دوو بێ کاتە زنجیرەی باڵمەرمان دەستکەوتووە کە لە مەنتیقەی ڤیسیبڵایە
وهروە سێ سلسلەکەی ترمان لە سێ و ئێنی فاینەڵی سێ بێ 4 بێ 5 بێ پیان ئەوترێکی ئەوانە ئینفراڕێدن کە ئەوانیش نابیندێن پاشن و براکەت و بفۆندن هەمیشە احتیمال لەسەر ئێنی فاینەڵەکەین بۆ ئەمانە دواتر ئەگەر تەماشاکەین ئێستا لێرە لە لای منە ئێنی فاینەڵمان یەکەکەواتە ترانزیشنەکە ئەکرێ لە دووە بێتە یەک ئەکرێ لە سێوە بێتە یەک ئەکرێ لە چوارەوە بێتە یەک هەتا لە مالانیهایەوە ئەکێتە یەک هەموو ئەمانەی کە ئێنە یەک ئێنی فاینەڵیان یەکە پیانەوترێت زەنجیرەی لای من کە لە منتیقی ئەڵترافایۆلەتن پاشان سلسلەی چیمانەیە باڵمەرمان لە باڵمەرە هەمیشە ئێنی فاینەڵمان دووکاتە ئەکرێ لە سێوە بێتە دوو ئەکرێ لە چوارەوە بێ ئەکرێ لە پێنجەوە بێ هەتا مالانیهایە بۆ ئاین تریش هەمویان ڕاستن کاتە قیمەتی ڕایدبەر کۆنستان چۆن دەستمان کەوتمان کاتە ناقسن ئیوەن لەسەر ئێسی ئیوانەکە خۆی ماینەس 13.6 جارانی ماینەسێکی تۆ بێتەوە موجب کاتە ئەم بڕانە کاتێ دائەنین قیمەتی ڕایدبەر کۆنستانمان 1.09 جاران دەتوان 7 متر ئینڤرس لەس ئەکەوێتەوە کاتە thus the theoretical result of the Bohr model are in agreement with the experimental result کاتە ئەوەی بۆر کە بە نەزەری دۆزیەوە بە تەواوەتیەکی گرتەوە لەگەڵ عملیە ئەم وێنەی کە ئیبینین ئەمانە ئینەرژی ستیتەکان ئینەرژی لیڤڵەکان کە هەمان لە لای منەوە کە گراوند ستیتی هایدرۆجینە ئێنمان وسایی بێ بە یەک لای منمان هەیە ئێنمان وسایی بێ بە دوو باڵمەرمان هەیە بە سێ بە چوار کاتە هەموو ئەو ترانزیشنانی لە ستیتەکانی ترەوە لە سێوە دێتە ئەفو لە دووەوە دێتە یەک لە سێوە ئێتە یەک لە چوارەوە دێ لە پێنجەوە دێت تا لە مالانیهایەوە دێتە یەک هەموو ئەمانەی لای من دروستەکەن وتمان لە منتیقەی ئەڵترافیۆڵەتن هەموو ئەوانی تر لە سلیتەکانی ترەوە کاتێک دێنە ئێنی فاینەڵیان دووە پیانەوترێ باڵمەر و بۆ ئەوانی تریش هەروەها ناومان لێ ناون ئەگەر تەماشاکەین ئەلێرە ئەگەر لە سێوە بێتە لە دووەوە بێتە یەک تەماشاکەین دیستانسی ئینەرژیمان کەمە کە دیستانسی ئینەرژی کەمە کاتە وەیڤلێنگت زۆرە بەپێی ئەو معادلێکەوە ئینەرژی ئەکاتە h c لەسەر لەمدا کاتە هەتا ئینەرژی کەم بێ لەمدا زۆر دەبێت بە پێچوانەشەوە ئەوانەی کەوان لە دوورەوە دێن دیستانسی ئینەرژیان زۆرە کاتە وەیڤلێنگتیان کورتترینە ئەوی لە مالانیهایەوە دێ تەماشاکەین دیستانسی ئینەرژی زۆرە کاتە وەیڤلێنگتی زۆر کورتە پاشان چیمان هەیە ئەگەر تەماشاکەین لەبەری معادلەکەمان ئەڵێ ئen پێشتر ئیشتراقمان کردووە ئen ئەکاتە ئیوەن لەسەر ئێن تواندووە ئێن تواندوو لە ژێرەوە کاتە هەتا ئێن زیادکە ستیتەکان لە یەک نزیگەکەونەوە ها ئەگەر تەماشاکەین ئەم ستیتی یەک و دوو چەند فەرقی هەیە ستیتی دوو سێ فەرقەکە کەمە بێتەوە وردە کەمە بێتەوە تا لە ئێنی زۆر گەورە ئیتر ئێمە ناتوانین دیستینگویشی ستیت لیڤڵەکان بکەین ناتوانین لیڤڵەکان لێک جیاکەینەوە کە ناتوانین لیڤڵەکان جیاکەینەوە جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ کلاسیکەڵ میکانیک واتە کوانتایزیشنی ئینەرژیمان بۆیە لە ژیانی ڕۆژانەمانە هەست پێ ناکەین ئەلێرەش کاتی ئێن زۆر گەورە بێ ئەچیت ئەگەڕێتەوە بۆ کلاسیکەڵ میکانیک ئەو کاتێک کوانتایزی ئینەرژی ناتوانین بکەین بۆ چونکە ناتوانین دیستینگویشی لیڤڵەکان بکەین نمونەیەکی زۆر بەسیط و ئاسان لەسەر ئەم بابەتە ئەڵێ find the longest wavelength present in the Balmer series of the hydrogen ئەڵێ درێژترین wavelength کە لە سلسلەی باڵمەرا وجودی هەیە بیدۆزەرەوە یەکسەر ئێمە ئەزانین کە ئەڵێ باڵمەر کاتە ئێنی فاینەڵمان دووە بەڵام ئێنی ئینیشەڵ نازانم احتیمال لەسەر دەقی پرسیارەکەکەم مادام ئەڵێ longest wavelength کاتە کەمترین ئینەرژیە لە سلایدی پێشوەوتمان چ کاتێک کەمترین ئینەرژی کاتێک دیستانسی ئینەرژیت کەمتر بێ کاتە ئەبێ لە سێوە هاتی بێتە دوو چونکە باڵمەر ئێنی فاینەڵی دووە کەمترین ئینەرژی و کاتێککە لە سێوە دێتە دوو لە سێوە دێتە دوو بۆیە ئێنی فاینەڵەکە دیارە ئێنی ئینەشەڵەکەش ئەو کاتە کەمترین ئینەرژیم ئەبێ لە سێوە بێتە دوو کە کەمترین ئینەرژیم و کاتە زۆرترین وەیڤلێنگتم ئەبێ ئەخو درێژترین وەیڤلێنگتم ئەبێ بەم جۆرە کەواتە یەک لەسەر لەمدا کاتە ماینەس ئیوان لەسەر CH یەک لەسەر دوو تواندوو ناقسەن یەک لەسەر سێ تەلەبەکان ئاگادار بن ئەگەر بیوتە شۆرتت وەیڤلێنگت کورتترین ئەو کاتە ئەم ئێنی ئینیشەڵە مالانیهایە دەبوو واتە دیستانسی ئینەرژیت گەورەترین بوو کە دیستانسی ئینەرژیمان گەورەترین بوو کاتە وەیڤلێنگتمان کورتترین دێ بەڵام لێرە بە پێچوانە وتێتی درێژترین وەیڤلێنگت واتە کەمترین ئینەرژی بۆیە لێرە سێمان تعویز کردو بە ئاسانی لەمدامان دەست کەوتۆکە قیمەتەکەی کاتە 656 وفعلا ئەم وەیڤلێنگتە کە دەستمان کەوتووە لە منتیقەی ئینفراڕێدا واتە لە ڕێنجی بینراوایە کەرەسپەندەنس پرینسیپل بزانین چ کاتێک ریزڵتی کلاسیکەڵ میکانیک لەگەڵ کوانتم میکانیکا یەک ئەگرێتەوە ئەو کاتە کەرەسپەندەنس پرینسیپلمان دەبێت The greater the quantum number
كاتێکەوە ئێنمان زۆر گەورە بێ کوانتم نمبەری ئێنمان زۆر گەورە بێ the closer quantum physics approaches classical physics ئەو کاتە ریزڵتی کلاسیکەڵ میکانیک و کوانتم میکانیک لێک نزیک دەبنەوە کاتێک لێک نزیک بوونەوە تەقاروبیان کرد ئەو کاتە مەبدەئێکمان هەیە لە بۆرا پێوترێ کەرەسپەندنس پرینسپل یاخود بۆر کەرەسپەندنس پرینسپل ئێمە ئەزانین کلاسیکەڵ فیزیک لەگەڵ کوانتم فیزیک کلاسیکەڵ فیزیک لە ژیانی ڕۆژانەمانە تعاملە لەگەڵ تەنە گەورەکانە بەڵام هەرچی کوانتم میکانیکە ئەڕواتە ناو کێوە ئەڕواتە ناو ئەتۆمەوە ئەڕواتە ناو نیوکلۆتە لە عەلەی مایکرۆوێڵدا ئیشەکە و لە عەلەی ماکرۆوێڵدیشا ئیشەکە بەڵام هەرچی کلاسیکەڵ میکانیک تەنها لە عەلەی ماکرۆوێڵدا ئیشەکە بۆیە زۆر جار ئێمە ئەڵێن کلاسیکەڵ فیزیک is a version of quantum mechanics. Classical mechanics is a version or is a branch of quantum mechanics. Quantum physics is very different from classical physics in the micro world. Link quantum physics quantum زۆر جیاوازە لە کلاسیکەڵا لەکوێ لە مایکرۆوێڵدا چونکە کلاسیک لە مایکرۆوێڵدا ئیش ناکات. However, لەگەڵ ئەوەشە quantum physics must give the same result as classical physics in the macro world. لەگەڵ ئەمەشا کوانتم فیزیک ئەتوانێت هەمان نەتیجەی کلاسیکمان باتێ لە ماکرۆ وێڵدا ئەمە ئەوە دەگەێنێ کە کوانتم لە هەردوو فیڵدەکە ئیش ئەکات هەم لە مایکرۆ هەم لە ماکرۆ بەڵام کلاسیک تەنها لە مایکرۆ ئیش ئەکات بۆیە کاتێک ئێمە ئەم دوانە کلاسیک میکانیک کوانتم میکانیک لە عالەمی مایکرۆیە بەکاربێنین تەماشاکەی ریزڵتمان زۆر جیاوازە قەت یەک ناگرێتەوە بەڵام ئەگەر هەردووکیان لە عالەمی ماکرۆیە بەکاربێنین تەماشاکەین ریزڵتەکەمان نزیکی یەکتر ئەبێتەوە ئەگەر یەکسان نەبێت زۆر نزیک بە یەکتر ئەبێتەوە بۆ لە عالەمی ماکرۆ وتمان classical physics is valid لەوێ ئیشەکە We show that this basic requirement is true for the Bohr model ئەم جیاوازیە یاخود ئەم کە ئەڵێن لە عالەی مایکرۆیە لە عەلەی ماکرۆیە کوانتم ئیشەکە بەڵام کلاسیک لە عەلەی تەنها مایکرۆ کلاسیک تەنها لە عەلەی ماکرۆ لێرە ئیشەکە لەوەی کەەوە ئێمە بە چاوی ئاسایی ئەیبینین بۆ بۆری شەڕ ڕاستە ئێستا ئێمە هەڵەسین تێستی ئەەکەین بۆ چێ بۆ نموزەجی بۆر We calculate the frequency of radiation from a hydrogen atom. حساباتی چێکین ئەو frequency radiation ئەکەین لە گەردیلەی هایدرۆجینە یەکەم جار لە classical pictureەوە لە ڕوانگەی و لە منطەلەقی classical میکانیکەوە تەماشاکەین According to the electromagnetic theory بەپێی بیردۆزەی electromagnetic theory چیمان پێڵێ ئەڵێ the radiation frequency of a hydrogen atom radiation frequency بۆ گەردیلەی هایدرۆجین یەکسانە بە frequency of the revolution of the electron rotating around the nucleus ئەکاتە revolution frequency electron کاتێک بە دەوری ناوکە ئەسوورەتەوە یاخود or to an integer multiple of this یاخود چەند جارێ ئەم frequency کاتە وتمان radiation frequency لە گەردیلەی هایدرۆجینە ئەکاتە frequency revolution ئەلکترۆن بە دەوری ناوکی گەردیلە یاخود چەند جارەی ئەم frequency کاتە the speed of electron لە سلایدەکانی پێشووترا دۆزیمانەتەوە ئەکاتە E لەسەر ڕێگی 4 پای ئەپسیلۆن نۆت MR پێشتر ئەم velocity ئەلکترۆنمان دۆزیەوە بۆ گەردیلەی هایدرۆجین پاشان ئێمە چیمانە بێ frequencyمان دەبێ ئەکاتە V velocity ئەلکترۆن لەسەر 2 پای R ئەمە لە چیەوە هاتووەتە لە بەکان زۆر بە ئاسایی تێتانگەێنن velocity ئەکاتە distance لەسەر time distance لەسەر time ئەمە کی ئەمە velocity ئەی time ئەکاتە چی time ئەکاتە distance لەسەر velocity ئەی باشە ئێمە عیلاقەیەکی لەوێ frequency و time frequency ئەکاتە یەک لەسەر time یەک لەسەر t بۆیە frequency ئەکاتە v لەسەر 2 پای r 2 پای r بۆ 2 پای r دیستانسەکەمان 2 پای r چونکە ئەلکترۆن لە مەدارێکە لە نموسەجی بۆرە لە مەدارێکی دائیرەیە بە دەوری ناوکە ئەسوورەتەوە بۆیە 2 پای r دیستانسەکەیە چێوەکەی چێوەی مەدارەکە سێکەمفرەنسەکەی 2 پای r و هەروەها لە شوێنی velocity سلایدی پێشووترە velocity ئەلکترۆن تعویض دەکەین ئەم معادلەیەمان بۆ دەستەکەوێت زۆر بە ئاسانی ئاڕشمان دۆزیەوە تۆ پێشتر لە دەرسی ڕابردووە کردی n تواندوو h تواندوو e نۆت لەسەر پای m e تواندوو کاتە لە شوێنی هەموو ئارێکی ئێرە ئەم قیمەتە تعویض دەکەین کە تعویضمان کرد معادلەی 20مان بە ئاسانی دەستەکەوێت ئەم هەموو تێرمەی ئێرە
اها جيكا لا اس 1 سلك بيكن ب اس 1 دو اتش كي من توليرا همو يكاتو اي 1 كي كهمانا بلام ناقص لك يدين تشوكا ام كمية موجبة اي 1 بسالب جاران سالب كاتو موجب بويا فريكوينسي ياخذ ريفوليوشن فريكوينسي بو الكترون اكاتا ناقصا اي 1 لسر اتش دو لسر ان تواني سي كاتا اما كيا اما وينا كردني كلاسيكال ميكانيكا بو ريفوليوشن فريكوينسي الكترون پاشان دێنە سەر وێناکردنی کوانتم میکانیک بزانین لە کوانتەما فریکوێنسی ئەلەکترۆن بۆ گەردیلە هایدرۆجین چۆنە ئەڵێن according to the Bohr model بەپێی پیردۆسەکەی Bohr when the electron drops from an orbit any initial to any final a photon is emitted the frequency of the emitted photon is given by this relation کەواتە بەپێی بیردۆسەکەی بۆر بەپێی مۆدلەکەی بۆر ئەلەکترۆن کاتێک لە هەر ئینەرژی لی بڵەوە کە بە any initial واتە ستيتي سەرەتاییمان any initial بێ و فاینەڵەکەشمان NF بێ کەواتە ئەو کاتە فۆتۆنێک دەرئەپەڕێت کە فۆتۆنێک دەرپەڕی ئەو کاتە فریکوێنسی ئەبێ و ئینەرژیشی دەبێت کەواتە فریکوێنسیەکەی ئەکاتە چی ماینەس E1 لەسەر H لە سلایدەکانی پێشتر ئەم معادلەمان اشتقاق کردو بۆیە یەکسەردامان ناوەتەوە یەک لەسەر N فاینەڵ دووجا ناقصێک لەسەر N initial توانی دوو ئێستا under what circumstance should the Bohr atom behave classically ئێستا بزانین لە چ کاتێکە لە چ حاڵەتێکە بیردۆسەکەی بۆر ڕفتاری کلاسیکیمان بۆ ئەکات assume that the electron orbit is so large is so large کاتە وا دائنین کە ئۆربیتی ئەلەکترۆن زۆر گەورەیە that we might be able to measure it directly یعنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێمە بتوانین تعاملی لەگەڵا بکەین و قیاساتی بۆ بکەین in this case quantum effect out to be negligible ئەو کاتە توانین کوانتم ئیفکتەکان چیکەین ئێمالکەین لەم حاڵتا ئەن ئۆربیت ئەگەر 10 مایکرۆبێ ئەگەر واماندانە ئۆربیتێکمان نەبێت 10 مایکرۆمەتر بێ across for understand meets this specification ئەتوانین ئەمەی بەسەرا تطبیق بکەین The quantum number of this orbit is ئێنەکەمان ئەگەر هاتوو نمونەیەکمان پێشتر حەل کرد n مان دۆزیەوە 435 کە ئەمە large quantum numberە کاتێ ئێنەکەمان زۆر گەورە بێ بۆ پارتیکڵێک کە لە دەرسی ڕابردووە نمونەمان حەل کرد لە چاپتەری پێشووترا بۆ پۆزیترۆنیۆم بووە بزانم ئەم 435مان دەستکەوت کاتێک ئێنمان زۆر گەورە بێ باشە ئەو کاتە ئەڵێن فەڕەزەیەکی زۆر بچووکەین لە شوێنی هەموو ئێنی ئینیشەڵێکی ئێرە ئێن دائنین لە شوێنی هەموو ئێن فاینەڵێکە ئێن ماینەس پی دائنین پیش هەر ستەیت ئاگاتان لێبێ ئێن ستەیتە پیش ستەیتە کاتە ئەم فەڕەزە بچووکەکەین لە شوێنی هەموو ئێن فاینەڵێک ئەم قیمەتە لە شوێنی هەموو ئێن ئینیشەڵێک تعویز دەکەین و ژێرەیەوە بەشان بۆ دۆزینەوە تەماشاکەین ئەم قیمەتەمان دەست ئەکەوێت کە ژێرەیەوە بەشان بۆ دۆزیەوە لە دوای کورتکردنەوەیەکی بەسیط ئەمەمان دەست ئەکەوێت کەواتە when n is much larger than p ئەگەر n زۆر گەورە بێ لە p we can use this approximation ئەم approximation ئەتوانین بکەین 2np لە معادلەی پێشووترا ناقصن p توان تقریبا ئەکاتە 2np و هەروە n ناقصن p ئەکاتە n توان دوو کەواتە معادلەی پێشووترمان ئەبێتە چی فریکوێنسی ئۆف فۆتۆن ئەکاتە ماینەس e1 لەسەر h2p لەسەر n توانی سێ ئێستا لەم حاڵەتە کاتێک پیمان یەک بێت the photon frequency ئەم معادلە ئەگەر پیەکەمان یەک بێت the photon frequency is exactly the same as the frequency of rotation of the orbital electron giving by معادلەی 20 کاتە ئەگەر p یەک بێ هەردوو معادلە یەک ئەگرنەوە ئەها لە ئێنی گەورە ریزڵتی کلاسیک و کوانتم یەکی گرتەوە یاخود ئەگەر دوو بێ ئەگەر سێ بێ ئەو کاتە فریکوێنسیەکە multiplies of the rotation frequency is radiated when پیەکەمان دوو بێت سێ بێت چارەکەوە چەند جارەی فریکوێنسیمان چەند جارەی روتیشن فریکوێنسیمان دەست ئەکەوێت ئەگەر پیەکەمان دوو بێت سێ بێت چوار بێت چەند جارەی ئەومان دەست ئەکەوێتە both quantum and classical picture of the hydrogen atom give the same result in the limit of very large quantum number ئەو کاتە ریزڵتی کلاسیک لەگەڵ کوانتەما یەک ئەگرێتەوە لە گەردیلەی هایدرۆجینە لە نموزەجی بۆرە بۆ کێ بۆ very large quantum number کاتە ئێنەکەمان زۆر گەورە بێ بۆ نمونە لەها ئێستا فەرزمان کرد 435 بوو کاتێ ئێنمان زۆر گەورە بێ کاتە ریزڵتی کلاسیک و کوانتم نزیکی یەک ئەوگرنەوە یاخود یەکسانە بن ئەمەیە پێوتێ Bohr correspondence principle کەواتە the requirement that quantum physics give the same result as the classical physics in the limit of large quantum number was called by the Bohr correspondence principle کەواتە لە high quantum number
ریزڵتی کلاسیکەڵ میکانیک نزیک ئەبێتەوە یاخود یەکسان ئەبێ بە ریزڵتی کوانتم میکانیک. ئەمەیە پێ ئەوتێ بۆر کەرەسپەندنس پرینسپڵ. جارێکی تر ئێڵێمەوە بۆر کەرەسپەندنس پرینسپڵ وتمان لە های کوانتم نمبەرە لە ئێنی زۆر گەورە بۆ گەردیلەی هایدرۆجین ریزڵتی کلاسیکەڵ میکانیک نزیک ئەبێتەوە یان یەکسان دەبێت بە ریزڵتی کوانتم میکانیک. هەردووکیان لە ئێنی گەورە ریزڵتیان لێک نزیک ئەبێتەوە. ئەم مەبدەئە پێ ئەوتێ بۆر کەرەسپەندنس پرینسپڵ. ئەو کاتە ئێمە ئەتوانین لە چیەوە لە condition of orbital stability مان هەبوو لە دەرزانی ڕابردووە n لەمدا ئەکاتە 2 pi r. ئەگەر تەماشای ئەم معادلەیەکەن ئەمە condition of stability بوو ئەو کاتە ئێمە ئەتوانین لە شوێنی هەموو لەمدایەکی ئێرە دەستنیشانم کردووە h لەسەر p دانێم یا h لەسەر mv یا h لەسەر p. ئەو کاتە ئەگەر تعویض لەم کرد شتێکم بۆ دەستەکەوێ orbital angular momentum ئەمە کاتە p جارانی r mvr کاتە p جارانی p جارانی r ئەبێتە چی؟ ئەبێتە angular momentum ئەبێتە l h دا بەشی دووپا ئەبێتە h بار کەواتە l ئەکاتە n h بار l orbital angular momentum l ئەکاتە n h بار. ئەمەش quantization کردنی angular momentum لەلایەن بۆرەوە یەکێکی تر لە دەستکەوتەکانی بۆر quantization کردنی angular momentum بوو. ئەمە زۆر گرنگە quantizationi angular momentum.